ئەمەیان بڕی پارەکەی کە دەیدات وەکو ڕسومات ملیۆنێک دینارە. شوێنەکانی جوانکاری ئۆتۆمبیل نابێت هیچ ئۆتۆمبیلێک جامڕش بکەن ئەگەر بێت و ئەم ڕەزامەندی و ڕێپێدرانەی هاتوچۆی لەلا نەبێت. کاکێ من ڕێنمایەکان چیە سەبارەت بە تاریکردن یاخود جامڕەش چ ڕێنمایەکی نوێ هەیە لەلایەن وەزارەتی ناوخۆوە؟ لەلایەن وەزارەتی ناوخۆوە ڕێنماییەکی نوێ دەرچوو کە ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2026 کە تایبەتە بە پێدانی مۆڵەت بۆ جامتاریکردنی ئۆتۆمبیل کە هەموو ڕێنمایەکانی پێشی خۆی لەم بوارەوە هەڵۆشاندەوە. لەم ڕێنماییە نوێدا هەندێک گۆڕانکاری کراوە لە بڕی ئەو پارەیەی کە لە ئۆتۆمبیلەکان وەردەگیرێ بۆ ڕێژەی جامڕەشکردنەکان و هەروەها ڕێژەی 80 بەرەوسەرەوەش زیاد کراوە. ئێستا باسی دەکەین هەموو ئۆتۆمبیلێک کە تابلۆکەی هەرێمی کوردستان بێت دەتوانێت ئۆتۆمبیلەکەی جامڕەش بکات. شێوازەکە بەمە دەبێت کە داواکاریەک پێشکەش بە بەڕێبەرایەتی هاتوچۆی شارەکەی خۆی دەکات کە ئۆتۆمبیلەکەی لەو شوێنە تۆمار کردووە. دوای ئەوەی کە داواکاریەکەی پێشکەش کرد ڕەزامەندی وەرگرت. ئەم ڕەزامەندیە دەبات بۆ شوێنێک کە ئۆتۆمبیلەکەی لێ جامڕەش دەکرێت و ئەو شوێنانە پێیان دەوتێت شوێنی جوانکاری ئۆتۆمبیل. مەرجەکە ئەوەیە بۆ هەموو شوێنەکانی جوانکاری ئۆتۆمبیل نابێت هیچ ئۆتۆمبیلێک جامڕەش بکەن ئەگەر بێت و ئەم ڕەزامەندی و ڕێپێدرانەی هاتوچۆی لەلا نەبێت، تووشی بەرپرسیارەتی یاسایی دەبن. اینجا دوای ئەوەی کە جامەکەی ڕەش کرد بەو ڕێژەیە کە خۆی دەیەوێ، ئێمە لە ڕێژەی 1 بۆ 130 ئەمە هیچ بڕێکپارەی لەسەر نییە، بەڵام ئەگەر ئەم جامە لەلایەن کۆمپانیای ئۆتۆمبیلەوە واتە پێی دەوتێت بیلادی خۆی ڕەش بێت نەک بە لەزگەڕەشی بکات. ئەمە هیچ بڕێکی لەسەر نییە. لە ڕێژەی 31 تا 50 ئەمە ئەگەر 2 جام بێت ئەمە 100,000، ئەگەر هەر 4 جام بێت ئەمە 150,000 کە لە چاو ڕێنمایەکەی پێشتر نرخەکەی هاتۆتە خوارەوە. لە ڕێژەی 51 تا 180 ئەمەیان ئەگەر 2 جام بێت 300,000، ئەگەر بێت و 4 جام بێت ئەمەیان 500,000 و 80 پلس واتە 80 بەسەرەوە 81 تا ڕێژەی 100 ئەمەیان دەبێت هەر 4 جامەکە بێت، یعنی بۆ 2 جام نییە هەر 4 جامەکە دەبێت ڕەش بکات ئەگەر پلسی ویست. ئەمەیان بڕی پارەکەی کە دەیدات وەکو ڕسومات ملیۆنێک دینارە. و هەروەها لەم ڕێنماییەدا پاس و ئۆتۆمبیلی جۆری تەکسی کە کاری گواستنەوەی هاوڵاتیان دەکەن بەرامبەر بەکرێ بە هەمان شێوە دەتوانن سوودمەند بن، بەڵام دەبێت ڕێژەی 150 بە ڕێژەی 150 نابێت زیاتر. تەکسی و پاس نابێت لە 150 زیاتر بکەن. هەر بەو نرخەی کە باسمان کرد 150,000 دینارە بۆ هەر 4 جامەکەی، و ئەگەر پاسیش بێت هەر چەند جام بێت کێشە نییە، هەر ئەم ڕێژەیە 150,000 دەدات. بەڵام مەرجێک لە تەکسی و پاس ئەوەیە کە جامی دواوە، واتە ئەو جامی دەکەوێتە سەر سندوق، جامی دوای دواوە. ئەمە لە پاس و لە تەکسی نابێت بە هیچ جۆرێک جامڕەش بکرێت. و ئەوەی خاڵی گرنگە لەم ڕێنماییەدا جامی پێشەوەی ئۆتۆمبیل بە هیچ جۆرێک نابێت، هیچ جۆرە لەزگەیەک و هیچ جۆرە تاریککردنێکی تێدا بێت، دەبێت بە 100% ڕووناچەکە تێدا تێپەڕ ببێت. و هەر کەسێک بێت و بەبێ مۆڵەت ئۆتۆمبیلەکەی جامڕەش بکات ئەوە سزا دەدرێت، ئۆتۆمبیلەکەی سزای پێبژاردننی دارایی بۆ دەکرێت و 3 ڕۆژیش ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەردا دەگیرێت. و جگە لە ئۆتۆمبیلی کە ژمارەکەی تابلۆی هەرێمی کوردستانە ئەگەر بێت و ئەو ئۆتۆمبیلە ژمارەی تابلۆکەی شارەکانی تری حکوومەتی عێراقی فیدراڵ بێت، بەڵام دانیشتووی هەرێمی کوردستان بێت یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان، یەکێک لە پارێزگاکان کە دانیشتووی ئەو شوێنە بێت بە فەرمی، ئەوە دەتوانێت ئەویش سوودمەند بێت لەم بڕیارە و جامەکانی ئۆتۆمبیلەکەی ڕەش بکات. و هەروەها ئەو ئۆتۆمبیلە بیانیانەی کە لە دەرەوەی هەرێم دێنە کوردستان ئەوانیش بۆیان هەیە، بەڵام دەبێت بە فەرمی هات بن بۆ هەرێمی کوردستان. کاگە من ئێستا پاس لەوانەیە مەسەلەن 12 جام بێ 14 جام بێ ها جامەکانی زۆرە فقط 150,000 دەدان. سەبارەت بە پاس هەر چەند جام بێت، ئێمە پاسی گەشتیاریمان هەیە کە ڕەنگە زۆر لەوە زیاتر بێت، ڕەنگە 40 جامی هەبێت، هەر چەند جامی هەبێت کێشە لەسەر ژمارەی جامەکە نییە. ئەوە ئەو ڕێژەیە کە دیار کراوە لە 150 نابی زیاتر بێت و نرخەکەشی 150,000. ئەمەش بۆ ئەوەیە کە زۆر جار شوێری پاسەکان داوای ئەوەیان دەکرد کە بۆ ئەوەی
کە پاسەکان جامەکانیان گەورەیە سەرنشینەکان زۆر گەرما لێیان نەدا ئەوە دەتوانن ئەم ڕێپێدرانش بۆ ئەوان درراوە.